ئێرە شاری هەولێرە ڕۆبەری سەوزای و سیمای جوانی جار و درەخت و پاک و خاوێنێکی دەنگی داوەتەوە. ئەو دەنگدانەوەش بە هەوڵ و هیمەتی کەسانێکە کە وەک سەربازی ون شەو و ڕۆژ دەجەنگن بۆ پاراستنی ژینگە و پاکردنەوەی. سەربازی ون بە چیرۆکێکێک لەو کەسانە دەست پێ دەکات. مولودم ماونە بە بەهاری نوێیە 6 لە مارێ 6 سارێک لە ماری دێ بەدەێ. ئەو پیاوێکی پیر و سەرسوی خاوەن پێداویستی تایبەتە. سەرەڕای پیری و ماندوێتی وەرە و هێزێکی زۆر ناخی داپۆشیوە بۆ ڕاپەڕاندنی کارەکەی. سبەینا سەعات دەبی نابی لە ئیشی دەست بێشێ دەکەم. تەقدیرشم بە ئیشێ نەکردیە بە قار قەتعی قەت ئەوەی پێم ڕاستواردرابیتن قەت نەمێشتە پیس بیتن. شەو ڕۆژ ناوەستێت و خۆشەویستی و دڵسۆزی هێندە زۆرە بۆ شارەکەی کە ناتوانێت لە پشوەکان دەستە و ئەرکە هەڵبگرێت. تەمەنێکی زۆر و شەکەتی لە زەحمەتی کارەکەی جەستەی داپۆشیوە. مامەڵ و ماوەی 40 ساڵە وەک ژینگە دۆست کار دەکات. بەخوا ئیشە دوو عەمەلە سێ عەمەلی دەکەم. زۆر جێ حایدی من نەدەیکەم. ئەو کاری پاکردنەوەی ژینگەیە لە پاشماوەی زۆڵبڵ و خاشاکی مرۆڤەکان. لێژێ سیلێ دەمون زیادە نارم خۆری لا بیتن. ئەو پیسیشە بیتن یان ناولانی دەکەم ناو عەرەبانی دەکەم لێ هەمەنا ئاوێشە ئەوی ئاوێ بکە بەچەکەم ئەمە تێی دەکەم. ڕۆژانە کرێکارەکان شەفتی بەیانی و شەفتی ئێوارانیان هەیە. شەفتی بەیانیان لە بەیانی زووەوە نزیکەی دەوری سەعات 6 بۆ 7 دەست بەکار دەبن لە خاوێنکردنەوەی شەقامە سەرەکیەکان تاوەکو هاوڵاتیانمان بۆی کە سەعات 8 و کە دێنە دەرەوە شەقامێکی پاک و خاوێن ببینن. ئەو شەقامانە هەمووی خاوێن دەکرێتەوە هەتاوەکو دەوری سەعات 11 کرێکارە ماندوونە ناس و ژینگە دۆستەکان کاتی ڕێست و ئیسراحەتیانە دەستنەوە شوێنی تایبەتی خۆیان نان دەخۆن پاش نیوەڕوان دووبارە دەست پێ دەکەنەوە هەتاوەکو نزیکەی سەعات 5 بۆ 6 کار دەکەن و پاشان بازاڕە گشتیەکان ئەو شوێنانەی کە بە تایبەتی کە شەوان هاتوچۆی هاوڵاتیان و جەنجاڵی هاوڵاتیانی لەسرە تیمی شەفتی شەوانمان هەیە کە بەردەوام دەبن لەوێ هەتاوەکو درەنگانی شەو شوێن و بازاڕە گشتیەکانش پێویستە خاوێن بکرێتەوە بۆ ئەوەی کە بەیانیان ئەو بازار و ئەو کاسبکارانە کە دەگەڕێنەوە سەر کاسبی خۆیان و شوێنی دوکانەکانیان بەش کەشێکی خاوێن و ژینگەیەکی تەندروست بگەڕێنەوە سەر کارەکانیان. سەربازی وەنەم جارە چیرۆکی دڵسۆزی و شەونەخۆنی کۆمەڵی کرێکاری بە ساڵاچووی ژینگە دۆست لە شاری هەولێر دەگێڕێتەوە. ئەو پیاوانە مێژوویکی کۆنیان لە پاکڕاگرنی ژینگەی هەولێردا هەیە. ڕۆژانە دەیان تۆنزڵ و خاشاک و پاشماوی مرۆڤەکان کۆ دەکەنەوە کە ڕۆژانە نزیکەی 3000 تۆن زبڵ و پاشماوی هاوڵاتیانی شاری هەولێر و دەوروبەری فڕێ دەدرێت. قەزای گەرمی گەرمە بەس دەبی ئیشت کە بکەین دەبی بیکەین. ئەو کرێکارانە بە هەرەوەزی ڕوبەڕوویە و مەترسی و زەحمەتیانە دەبنەوە بۆ داماڵینی خاک لەو پاشماوانە بەشێکیان بە ڕیشێکی سپی و تەمەنێکی زۆرەوە ئەو کارە ئەنجام دەدەن. هەموو کارەش لەلایەنە و خزمەتگوزارانە پێشکەش دەکرێت کە ئەو مافەی وەری دەگرن ناگاتە و زەحمەتەی کە لە گەرما و سەرما دەیچێژن. دوایی کاری سەرشەقام پەیوەندی بە قەرەباڵغترین شوێن لە ناوشاری هەولێر دەکەن، ئەویش بازاڕی شێخەڵای هەولێرە.
شەوانە دەیان کرێکار و چەندین ئامێری پاککەرەوە شۆفڵ بۆ پاک و خاوێنکردنەوەی و بازاڕە کار دەکەن. هەمووان بەهرەوەزی کار دەکەن بۆ کۆکردنەوەی دەیان تۆن زبڵ و خاشاک و پاشماوەی کەڵەکە بووی مرۆڤەکان. كمان خاش خما خاين دكموها ولاتي خما خاين دكموها خاينا كم إيش كيدا كم بمانغاني ما جاب فارمان دني بس خو خاين دكنوها ولاتي خما نا ولاتي خما خاين دكنوها لكن بعيش كم ما دنا بس خور برق زعمتها خارج عوك عربيتين في إذا كان اليوم ما يدبي والله عارقة هندم عارقة كريا ئەوان چاویان لە هاوکاری هاوڵاتیانە تا ئەو زەوی و خاکە نەکەنە گۆڕستانی و پاشماوانە. ڕۆژانە تیمەکان لە هەر شەش سنوورەکە چ کرێکارەکانی کەپس کە ئەوەی لەگەڵ کەپسەکان دەرەچن و زبڵی ماڵان هەڵەگرنەوە چ ئەو کرێکارانەی کە لەسەر شەقامەکان دابەشە بن بۆ خاوێنکردنەوەی شەقامەکان و لە نایلۆنکردنی هەموو خۆڵ و خاشاکەکانی کە لەسەر شەقامەکان فڕێ ئەدرێ و پاشان لە کەپسەکان و لە لۆریەکان دەکرێت و فڕێ دەدرێت لە کانی قرژاڵە. ئەو دوو تیمە لە بەیانی زووەوە دەردەچن هەتاوەکو درەنگانی شەو هەموو زبڵ و خاشاکی شاری هەولێر کۆ دەکەنەوە دەیبن لە بەشی ژینگە پارێزی لە کانی قرژاڵە لە مەزبەلەی کانی قرژاڵە لەوێ هەموو زبڵەکان کۆ دەکرێتەوە فڕێ دەدرێت. بەنسبەت شەقامەکان ئەوە شەقامەکان بە بەیانیان پاکەکرێتەوە بەڵام بەداخەوە بازاڕەکان لەبەر ئەوەی کە هەتاوەکو درەنگانی شەو دەمێنێتەوە ئەو کرێکار و ستافی شارەوانی پێویست دەکات لەسەریان دەمێننەوە چاوڕێ دەکەن هەتاوەکو بازاڕەکان و دوکانەکان هەمووی دادەخرێ خەڵکەکان کە دەڕۆنە دەرەوە دەڕۆنەوە ماڵی خۆیان ئەو کاتە تیمەکانی ئێمە دەست بەکارە بن دەست دەکەن بە خاوێنکردنەوەی پاشماوەی دوکان و بازاڕە گشتیەکان و لە کەپسەکان دەکرێ و فڕێ دەدرێتە کانی قرژاڵە. ساڵانە 800,000 تۆن زبڵ لە شاری هەولێر کۆ دەکرێتەوە کە مانگانە دەکاتە 80,000 تۆن. گەورەی ئەو ژمارە زۆری کۆکردنەوەی پاشماوەکان دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئەو ژینگە دۆست و کرێکارانە خزمەتێکی گەورە بەو شارە دەکەن. ڕۆژانە ئەو هەموو زبر و خۆر و خاشاکە فڕە دەدرێ ئەو خەرکە بە تەمەنە دێخڕەکاتەوە تەماشای کابرا هەیە لە تەمەنی بابمە دێخڕەکاتەوە زۆر عیبە لێکەکی وچی من گەنج دەبەی فرەدەم پیرەمێر دەچێ ئەوها بە تەمەن لە تەمەنی بابمە خۆی دابینەوە دەبەی خرکاتەوە بەڕاستی عیبە شەرمە لۆ کەسەی ئەنی حەقوێ هەمومان خەرێک هاوکاری ئەو کارمەندانە بین ئەو خزمەت گوزارانە بین هەر هەمومان هاوکاریان بین لەگەریان دابینێ ئەگەر لەگەری شاخر ناکەینەوە حەقی وەیە فڕە نەدەین دەبە شتی خۆمان هەر کەسە دەبێ هەیە توانە عارەبانەیە مێزە هەر کەسێک حاویە چێبی حاویە نەبی حەلاگە چێبی زبری خۆی لە ناوکە و ناو حەلاگەش نێ ڕۆژانە تقریبان نزیکەی 180 تەن زبر فرەدێ بە هەموو هەولێرێ تقریبان 1800 تەن 2000 تەن زبر فرەدرێ ڕۆژانە ئەگەو کەسان هەر کەسە لە ڕاست خۆی هاوکاربی ئەوانەش مادی نابن خەرک مادی نابێت سەلۆ نمونە لێرە ناو شێخەڵای هەر مێزەک حەلاگە چێبی یاخود حاویە چێبی ناو حاویەکەیکە پێویست ناگە شۆفەر و قەڵابێ یان پێویست ناگە و کارمەندانە مادی بن ڕاستەخۆ ئەو کارمەندەی کە دێ هێوارانە کەپسەکەی دەست دەکاتە حاویەکەی ناو سیارەکەی دەکات مادی نابی یان حەلاکەی لە ناو سیارەکەیەکە مادی ناوی بەسەر کەسە لە ڕاست خۆی فرۆدا شاریش پیس دەبی خەرچش مادی دەبی ئەگەر دەستی ئەو مرۆڤانە نەبێت ئەوە شار دەبێتە گۆڕەپانی زەبڵ و پاشماوەکان کە پێشبینی ناکرێت چەند زۆرە و چ پیسی و پاشماوەی شاردا دەخۆشێت. ئەرچی پاکردنەوەی شار ئەرکێشی زۆر قورس و زەحمەتە کۆمەڵە خەڵکێک ئەم ئەرکەیە ڕادەپەڕێنن لە هەمان کاتدا ئەو ئەرکێشی زۆر پیرۆزە
ئەویش کە بریتە لە پاکردنەوەی سەردەم شوێنە گشتەکان، کۆڵانەکان، شقامە گشتەکان، بازارە گشتەکان، هەروەکو ئاماژەم پێکرد ئەرکەکە ئەرکێکی زۆر زەحمەتە، بەڵام کۆمەڵێک کەس ماندوو نەناسانە ڕۆژانە ئەم ئەرکەی سەرشانی خۆیان جێبەجێ دەکەن بەبێ ماندوو بوون و بێبێ وەڕەزبوون لە کارەکانی خۆیان، چونکە کارەکە کارێکی ڕۆژانەیە، هەموو ڕۆژێک ئەو شوێنانی کە پاک دەکرێتەوە تا درەنگانی شەو بۆ بەیانەکەی کە بە شێوەیەکی پاک دەدرێتەوە دەستی هاوڵاتیان و کاسبکاران بۆ چەند کاتژمێرێک دوای بەیانیەکی زوو بە هەمان شێوە شوێنەکان پیس دەبنەوە و پێویستە سەر لە نوێ ئەم کرێکارانە ئەرکەکانی سەرشانی خۆیان ڕابپەڕێن و شوێنەکان پاک بکەنەوە. ئەوەی ئەمن مەبەستمە بڵێم بە حەقیقەت ئەوانە کۆمەڵێک کەسن کە شایستەی ئەوەن پێیان بوترێت کە سەربازی ونن بەبێ ئەوەی خەڵک هەست بە وجودیان بکە، تەنانەت ئەگەر یەکەشیان بۆ ماوەی ڕۆژێک نەخۆش بکەوێت هەست دەکەن ئەوەی کە لەو شوێنەیە کە چ قورساییەک چ بارێکی قورس لەسەر شانی ئەو کرێکارەیە. بۆیە بە هەموو شێوەیەک من ئەوانە بە سەربازی ون وەسف دەکەم و کارەکەیان کارێکی پیرۆزە، ئەرکێکی پیرۆزە و بەشێک لەوانە کە لە هەمویان وێنەیەکی جوانتر دەدا دەبەخشێ بە پاکردنەوەکە کۆمەڵێک کەسی بەتەمەنن کە ئەو خەڵکانە بەبێ ماندوو بوون بەبێ ئەوەی هەست بە بێزاری بکەن لە کارەکانی خۆیان ڕۆژانە بەو تەمەنە زۆرەوە کارەکانی سەرشانی خۆیان ئەنجام دەدەن و بەشێک لەوانە بە کارێکی پیرۆز وەکو عیبادەت وەسفی دەکەن ئەو جا کارەکانیان ئەنجام دەدەن. سەرەڕای کۆمەڵێک گرفت نەبوونی موچە تاخیربوونی موچە، بەڵام هیچ کاتێک ئەوانە گرفت نەبوونە لە بەردەم ئەرچیوانە بگرە کارەکانیان زیاتر و زۆرتر بە باشتر ئەنجام دەدەن. سەرڕایبوونی قەدەغی هاتوچۆ لە ڕابردوودا و بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس کە تا ئێستا بەردەوام و بەتایەکی کوشندەیە ئەوان ناوەستن و یەکێک لە پیسرین شوێنەکان پاک دەکەنەوە کە زۆرترین بەرکەوتنیش ڕۆژانە لەو بازاڕەیە. ڕۆژانە زادی جەشی لێت دەم خەرکەش یارمەتیم ناداتن هاوکاریش من ناکە و کەوتۆش ئەو پیسمیستی زۆر داینەس زادی من زۆر هیلاک دەم ئەگەر خەرکە یارمەتیم دەمش بڕێک مساعدە دەکەم ئیسراعات دەکەم بە دەماعاش کەسمان کەمە 300,000 گەل ئەمەد دەکەم بڕێک یارمەتی کەسمان دەماعاش کەمان لۆ زیاد کاتەوە بڕێک ئەو دەبی. بێگومان ئەوەش ئەو پیسی و ئەو هەڵگرتنەوە و ئەو بۆنە بۆ ماوەیەکی درێژخایەن کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر تەندروستی کرێکارەکان، مەترسیەکی زۆر لەسەر تەندروستیان دروست دەکات و تووشی چەندین نەخۆشی چ لە سینجیان چ لە جەستەیان دروست دەکاتن. هەمومان کۆبووینەوە بۆ خزمەتی شارەکەمان بەڕێک و پێچی بە جوانی چکە ئەوە ئەرکەکە لە سەرشانی هەمومانە. ئەمە تەواوکەری ئەو ملەتینە، ملەتیش تەواوکەری مەیە کە ئەمە ئەو ئیشەی دەکەین بەڕێک و پێچی. لە 23 ساڵ 24 ساڵ بەسەرەوەیە من ئەو ئیشەی دەکەم. 10 ساڵ لە ئەنکاوە ئیشم کرد، 14-15 ساڵ لە سیمەتری لە پێش وەزارەتی شەهیدان ئیشم کرد. ئەوە ما يقارب 10 ساڵیش دەبی ئەو ئیشەم کردیە حەسەب الئوسول بەڕێک و پێچی. ڕۆژانە ئەمن لە جادەی سەتی ڕێی سەر ڕێی موچرێ لەکن خەستەخانەی تەوارێ خاوێن دەکەمەوە هەتا ڕەمپەکەی بە جوانی بەڕێک و پێچی.
طبعا ئەویشە مادبوونی تێدایە بەس ئەوە ئەرکەکە لەسەر شانی هەمومان کە خزمەتی نیشتیمانەکەمان بکەین خزمەتی شارەکەمان بکەین بە جوانی کە واجبەکە لەسەرمان ئەو واجبە لەسەرمان شتێک بێتاقەتم دەکا کە ئاز دەکەم ملت دەبە ئاوەچی دەخوا ئەو دەبەی فرێنەدا چکە ئاز دەکەم شارەکەمان جوان بی هەر دەگرمەوە تەبعاً دایمە ناو عارەبانەی تکایە هاوکاریمان بکەن چونکە ئەگە هاوکاریمان نەکەن ئیشەکە دروست نابی. ڕۆژانە لە شاری هەولێر نزیکەی 2000 بۆ 2500 تەن زبڵ کۆ دەکرێتەوە کە پێک دێت لە هەموو ئەو زبڵ و خاشاکەی کە چ لە ماڵان کۆ دەکرێتەوە چ لە بازاڕە گشتەکان چ لە نەخۆشخانەکان لە هەموو شوێنە گشتەکان ئەو زبڵانە کۆ دەکرێتەوە و ژێرخاک دەکرێت کە دەکاتە مانگانە بە تەقریبی لە نێوانی 60 بۆ 700,000 تەن زبڵ کۆ دەکرێتەوە کە ساڵانە نزیکەی 800,000 تەن زبڵ کۆ دەکرێتەوە. بە سەیری گەورەی ئەو ڕەخەمانە بکەی ماندووبوون و ئەرک و زەحمەتی ئەو کرێکارە ماندوونە ناس و ژینگە دۆستانت بۆ دەردەکەوێت کە دەزانی بەو ئەو ڕەخەمە گەورە و کۆکردنەوەی ئەو ڕەخەمە گەورانە ژمارەیەکە کە ئەو ماندووبوونیان دەبینی بە چ زەحمەتیەک و چ بۆنێکی پیس و چ مەترسیەک چ لەسەر تەندروستیان چ لەسەر ژیانیان دروست دەبێت تاوەکو ئەو ژمارە زۆرە کۆ بکرێتەوە و بگواسرێتەوە بۆ شوێنی تایبەتی خۆی. ئەوان بێسڵکردنەوە کار دەکەن و ئەگەر چیش مەترسی توشببوویان بەو ڤایرۆسە نزیکەوە بەهۆی بەرکەوتن و پاکردنەوەی ئەو شوێنە کە دەیان تۆن پاشماوەی تێدا کۆبەتەوە. بارودۆخی کۆرۆنا هەروەک ئاگادارین شڵەژانێکی تەواوی بە هەموو جیهاندا لە ڕووی باری لە ڕووی ژیانەوە بەڵام ئەوەی کە من مەبەسمە بڵێم سەرەڕای تێکچوونی بارودۆخەکە سەرەڕای دروستبوونی کەرەنتین قەدەغەی هاتوچۆ ئەم گرفتانش ئەو کرێکارانەی لە ئەرکەکە سار نەکردەوە بگرە لە شوێنە هەرە وەکو دەڵێ هەستیارەکان ئەو شوێنانەی کە هۆتێلە ئەوە شوێنانی کە بڵێن هۆتێل بوون بە مەبەستی کەرەنتینی هاوڵاتیان کە ئەوانەی لە دەرەوە دەگەڕانەوە بەکار دەهاتن ئەو زبڵانەی کە لەو شوێنانەش بوو هەر لەسەر ئەستۆی ئەوانە بوو کە پاک بکرێنەوە. ئەو پیاوە بە تەمەنانەی کە هەمووی تەمەنیان لە سەروی شەستەوەیە بەداخەوە کە دەبینین چۆن کار دەکەن داواکاریمان لە هاوڵاتیان ئەوەیە کە ماندووبوون و ئەرچی ئەو پیاوە بە تەمەن و ئەو کرێکارە ماندوونە ناسانەمان بەرز بنرخێنن بە پیس نەکردنی ژینگەی شارەکەمان بە فرێنەدانیش پاشماوەی ناو سیارەکان و شتەکانیان بۆ سەر شەقامەکان کە پێویستیان بە چەند چرکەیەک بە ئیسراحەت و دانیشتنێک هەیە وچانێک هەیە تاوەکو دانشن لە پەنای سێبەرێک ئیسراحەتێک بکەن بە فرێنەدانی پاشماوەکانیان و هاوکاری هاوڵاتیان وا دەکات ئەو کرێکارانە ئیسراحەت دەکەن ئەرک و ماندووبوونیان کەمتر ببێتەوە کاتی ئیسراحەتیان زیاتر ببێت. ئامانجیان لەو قەیرانەی ئێستا و لەو پارەکەمەی کەوا ئێستا ئەوان وەری دەگرن بۆ دەردەکەوێت کە بچ دڵسۆزیەک هیوایان هەیە ئەوانە زۆربیان سیارەیان نییە هەندێکیان هەیە بە ئامێری پایسکیل هەندێکیان هەیە بە پێ مەسافەیەکی زۆر دەبڕێ هیوایان هەیە 2 پاس 3 پاس تاوەکو لە شوێنی لە ماڵی خۆیەوە دەگاتە شوێنی کارەکەی تاوەکو بگاتە شەقامەکە شوێنێکی تایبەتی بۆ تەرخان کراوە بێ ئەوەی مراقیبەکان پێشیان بڵێ دەگاتە سەر شوێنەکەی خۆی و کارەکەی خۆی زۆر بە دڵسۆزی ئەنجام دەدا تاوەکو شەقامەکە خاوێن بکاتەوە بۆ ئێمە. هیوایان هەیە چاوێکی نییە هیوایان هەیە تەبانەوە زۆربیان کات بە تەمەنن بە خۆ دەزانی تەمەنی ئەوەی کە گەیشتە ئەو تەمەنە زۆربیان زەخت و شەکرە و نەخۆشی دڵیان هەیە بەداخەوە لە سەروی ئەوەشەوە یعنی جاری وا هەیە ئێمە خۆمان ئیسراحەتیانە دەینێ ئەڵێن نەخێر من ئیلا دێمەوە کارەکەی خۆم ئەنجامە دەم و دەڕۆمەوە ئێمە چەند جاری وا هەیە ڕێسمان داوە پێیان و بە تایبەتیش ئێستا کە زەختێکی زۆرمان لەسەر لە هی کۆرۆنا
دەمامک ئێستا پێشتر ئێمە هەر کێشەمان لەگەڵ بڵی خاوێک بڵی ئاو کلێنس و ئەو شتانە بوو ئێستا دەستکێش و دەمامشی هاتۆتە سەر کە هەڵگرتنەوەی ئەوە کارێکی خەتەر و لەسەر تەندروستیان زۆر خەتەرە. ئەگەر تەسەوری ئەوەی بکەین ئێمە کە بۆ ماوەی چەند کات ژمێرێک ئەو کرێکارانە ئەگەر ڕێستیان بدرێتێ و کار نەکەن تەسەوری حەجمی کۆکردنەوەی زبڵ و خاشاک لە ناو شاری هەولێر بەڕاستی هەر بیری لێ بکەیتەوە کارێکی زەحمەتە یعنی نیشانەیەکی زۆر زۆر ناشارستانی بە شارەکەەوە دەردەکەوێ. بەنسبەت خەتەریات و ڕێژەی مەترسی لەسەر ئەو کرێکارانە بەداخەوە ئێمە کرێکارمانەیە وەفاتی کردووە لەسەر شەقامی 120 سیارە لەیداوە وەفاتی کردووە کرێکارمانەیە کەوا ئەوە ساڵێک و 6 مانگە لە ناو جێ کەوتووە تووشی شەلەل بووە جەستەی کرێکارانە ماوە کرێکارەکانمان سیارە بەداخەوە چکە سیارەکان سەریعن و ئێمەش پێویستە لە ناو ڕاستی شەقامەکان بین بۆیە کرێکارمانەیە سارە لێداوە قاچی ئەشێ دەستی ئەشێ ڕۆژانە دەیان بن لە خەستەخانەکان عیلازیان بۆ دەکرێت. ئەوان هەریەک ماوەی چەندین ساڵە خزمەتی ژینگە دەکەن هەریەک لەو مرۆڤانە ژیانیان بە چەندین چیرۆکی جیاوازی پڕلەمەینەتی و شەونەخۆنی و ماندوێتی تێپەڕ کردووە ئەوان دەیانەوێت ژینگەی شار بپارێزن و سیمای شار جوان بکەن ئەو سیما جوان و پاک و خاوێنەی بەرهەمی ژینگە دۆست و تەواوی ئەو کرێکارانەیە کە هیچ کەس ناتوانێت باس لە زەحمەتیان و ماندوێتیان بکات. دەتوانم بڵێم ئەوانە شایستەی ئەوەن کە پێیان بوترێت سەربازیون و داوام لە تەواوی خەڵک ئەوەیە کاتێک کە شتێک فرەدنە سەر شەقام ئەویان لە یاد بێت کە پێویستە کەسانێک لە تەمەنی باوچیان کەسانێک لە تەمەنی باپیرەیان پشتی خۆی بچەمێنێتەوە بۆ ئەوەی ئەو پیسیانەی کە ئەوان فڕی دەدەن پاک بکەنەوە و جارێکی تر بۆ ڕۆژی دواتر شار بە شێوەیەک و بە سیمایەکی جوانتر پێشکەش خەڵک بکەن. لە گەرما و سەرما لە بۆنەکان و ناخۆشیەکان ئەوان ناوەستن چونکە ڕۆژێک دوورکەوتنەوە لەو خزمەتە ئەوە پاشماوەکان زەوی ڕۆپۆش دەکەن و زبڵ و خاشاک دەبێتە سیما و ڕوخساری جوانی ئەو شارە. وەکو ستافی شارەوانی هەم سەرۆکایەتی شارەوانی و سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان بە تایبەتی تریش بەڕێوەبەرایەتی ژینگە پارێزی کە ئەرچی کۆکردنەوەی زەبڵ و خاشاک لە شاری هەولێر لە ئەستۆی ئەواندایە بەو پەڕی متمانەوە تەواوی پیژیریان دەکەین و لە دڵەوە سوپاسێکی بێپایان یەکە بە یەکیان دەکەین. ئەمە دیاری بەرنامەی سەربازیونە لە کەناڵی کوردستان 24 تایبەت بە تەواوی ئەو ژینگە دۆست و ئەو ژینگە پارێزانەی کە ماندوونە ناسانە هەموو ڕۆژێک لە بایانیەکی زۆوە تا درنگانی شەو هەوڵ دەدەن کار دەکەن بۆ ئەوەی شارەکەمان شاری هەولێر بە پاک و خاوێنە ڕابگرن. پیرۆزە.